کاک ڕزگار چۆنی؟ سەڵامەت زۆر مەمنون. باشی کاک ڕزگار. ئەمانە زۆر مەمنون. کاک ڕزگار سەیرم کرد لە ماڵپەڕی پەرلەمانی کوردستان ئەتوو لە ژنەی ئەمنیەتی پەرلەمان دایوەنیان ناوخۆ ئەوەی ئەمنیەتی پەرلەمان. بەڵێ بەڵێ لا ژنەی ناوخۆ. ئەمە پرسیارێکمان هەیە کاک، من ناوم توانا کەریمە. ئەگەر جوابمان بدەیە مەمنون دەبم، وەڵا پرسیارەکە کاری ڕۆژنامەگەری ئەو شتانەش دەکەین. ئەگەر جوابمان بدەیە ئەگەر جوابم هەبی لە خزمەتدامە. ئەتو لە ئەبوو چیچۆ کەسەکە هاتیتەوە، هەموو دادوەرەکان و بەشەشی زۆری پۆلیسەکانی بادینا شکایەتیان لێ کردیە، وەنیا ئەمری گرتنی هەیە 18 ساڵ، و کەسەکە بە خۆت دەزانی ئەنی چز خاوەنی چ زمانەکە چۆنە دەکرێت بە کەیف خۆی بێ و بسوڕێتەوە؟ ئەمە یاساییە کاکە، ناوی جنابەتم لێ بیستوە ببوورە. من نام توانایە قادر. بەڵێ خۆت دەڵێ ئەوە محکەمە شکایەتی کردیە نییە؟ ئەوەتە دەبی ڕێکارە یاساییەکان مادام شکایەت کراوە با ڕەوی خۆی یاسایی دەڕۆتن، یعنی ئەوە زیاتر بابەتی پرسیارێکی یاساییە کاتەوە. بەس ئەوە ئەمنیەتیشە کەسێک کە تەوهین و تەشیری بە هەموو بادینان دەکات، مەسئولەکانی خۆتان حاکم و ئەوەکان وایان نە پۆلیسەکان گوێن بە ژنیان دەدا، بە دایکیان دەدا، گوێن بە خودا دەدا، گوێن بە محەممەد پەیامبەری موسڵمانان دەداتن خۆ ڤیدیۆ. بەڵێ قسمەتی برای خۆم بکە مابزانم شکایەتەکە کراوە. بەڵێ من ئاگادارم شکایەتی لێ کراوە. ئێوایە وابزانم جابا چارێ لە پێش عەداس نەکەوی با چاوەڕێ بەس ئەو شکایەتە دەمەکە. ئێستا هەر یەکێک لە ئێمە شکایەتێکی لێکرێ بێتەوە هەر لە مەتار ڕێدەگیرێ، کەچێەوە لە مەتار ڕێزی لێژیدا لە ناو زاخۆی 100 گەنج کە مەسەلەن لەگەڵیتی کە بەش شێواداری حیزبەکەی تووە، چۆن دەکرێت یەکێک ساڵێک 2 ساڵە شکایەتی لێکرایە بە کەیف خۆی دێتە مەتاری دەستە زاخۆی و بە کەیف خۆی گوێن بە هەموو ئەو حاکم و پۆلیسانە دەداتن و حیزبەکەی تو کاک ڕزگار حاکمە حیزبەکە و گوێنی بە کادیر و ئەندام و دادوەر و پۆلیسی گۆ دەدا، وایەیاننا چۆن دەکرێت ئەوە بە ئازادانە و ڕێزی بگیرێ لە مەتاڕی ڕا نەگیرێتن، وایەیاننا خۆنابی یاسا فەرق قەبیلە مەعبەینی هەر یەکێکە. قەزمان لەوێ چۆن دەکرێت خاوەنی ئەو زمانە بی ئەو هەموو شکایەتەی لێکرابی بە کەیف خۆی لە کوردستان بسوڕێتەوە. چاوەڕێ بێ کاکتەوە لە بسەریان جامی ئەو شکایەتە چ دەبیتن و بە تاکید ڕێکاری یاسایی کە گرایە لەبەری و ئەنجامیشی دەبیتن با چاوەڕێ بین با پێش ئەحداس نەکەوین. خوشم زۆر ئاگام لەو مەزوعانیە بەڕاستی کاکتەوانە چۆن شکایەتی کرایە، بەڵام با چاوەڕێ بین با لە پێش ئاخر چۆن چاوەڕێ بین کاک ڕزگار یەک قەوستخوا چۆن چاوەڕ کاکتەوانە من هیچی من وەکی پاڵامەنتار تەنها بەدوادەچوونی بابەتەکانە بەس لە ژنەی ئەمنیشیەتی قەبزەکەی بەدەستی منە کاکتەوانە بە خزمەتی برای خۆم بکەم و نە جهاتی تەنفیزیشم. جنابەت کەم پرسیارە لەم دەکە وەکی پاڵامەنتار لە لیژنەی ناوخۆی کە لێم بپرسی کایە ئێوە بەدوادەچوون بۆ مەوزوعە دەکەن، ئەمە بە برای خۆم دەڵێم بەڵێ بەدوادەچوونی بۆی دەکەن بزانین کەم بابەتە لەکوێ لە چێ ڕاوستایە و لە چێ ڕێکارە گیرای دەبەر و جهادی تەنفیزیش بزانم هیچ ڕێکارێکی گرتی دەبەر لەبەر یا ئایا یان نە. هەمەشی منە ڕاست دەکەی محکەمە کاکتەوانە بە خزمەتی برای محکەمە شکایەتی کردیە ئەوە جهادێکی قەزاییە، شورتە دەگریت نەگریتن ئەوە جهادێکی تەنفیزیە. هەردوو بابەت یعنی ئەمن هیچ پەیوەندیم نە بە جهاتی قەزایی هەیە نە پەیوەندی بە جهاتی تەنفیزی هەیە. بەڵام ئەگەر پرسیارم لێ بکای کە ئایا لەم کوردستانە کەس تەشیر بە کەسێک بکات بێ ڕێزی بکەتن
ئەمە تشتێکیشی وایە دەبیتن ڕێکاری یاسایی لە بەری بگرینە بەر ئەم تایدی برای خۆم دەکەم بەڵێ ئەم کارەکانی جوان نینە دروست نینە کاچی بیتن هەر کەسێکی تر بیتن ئەگەر بێڕێزی بە خەڵکێک بکات بە نیشتیمانێک بکەتن خۆ دەبیتن سنووریژی بۆ هەبیتن جا لەبەرەوە کاتەوە ناتوانم وەڵامی دقیقی برای خۆم بدەمەوە لەسەر بابەتەکایە چۆن دەکرێت چۆن ناکرێتن ئەوەنە بەڕاستی لەلای منیە وەڵامەکە بەس کاک دەزانیت هەوڵی زۆرمدا لەگە پۆلیس لەگەر هەموو شوێنەکان کەس جواب نادا ئەنگۆلی ژنەی یاسایی و ئەوەنا ینی ئەوەی ناوخۆینا وایە بەر دووش پەرلەمانتاریش بی چۆن دەکرێت یەکێک ئەمری قەبزی هەبێتن بە کەیف خۆی بە مەتار تێپەڕی وەلەو شارەی کە هەژنۆ شکایەتی لەسەرە کە 18 ساڵ حکم درایە 100 کادیری حزبەکەی تو زیاتریان هەوادار و جەماوەری پارتی لە دووی بیتن بەبێ ئەوەی کەس بگیرێ لە یەک قەوستخوا کاکرزگارم بوارم باشدا تو ڕێی خۆتدا وایە نا بابە ئەوە بی هەردووکمان خەمی ئەوەمانە نابی ئینسانێک زمانی ئەو زمانە بی سەرۆکی محکەمەی دهۆک شکایەتی لێکردی ئەمدیری پۆلیسی زاخۆ شکایەتی لێکردی چۆن دەکرێت ئەو کەسەوا بە ئەنتەریات بێتەوە لە ناو شارۆچکەکە بسوڕێتەوە و لەوێش گوێم بە هەموو ئەو خەڵکانەش بدا و کوردستان ببیتە ئەبەو دەرەجەی گاڵتەجار کەسێک بێتن ئەو هەموو تەوهینە لە ئەوروپا دەکا لە کوردستان دەکا ئەوەندە ڕێزیشی بژیرێتن یعنی چۆن دەکرێت لە مەتار نەگیرێ وایە نا چۆن دەکرێت ئایا لە زاخۆی محکەمە نییە قانون نییە پۆلیس نییە بیگیری کە ئەمری گرتنی هەشتۆ شکایەتی هەیە کە حاکم و پۆلیس ئەوەیە چۆن دەکرێت کەسێک ئاوا گاڵتە بە حکوومەتەکەی ئێوە بکە کاکە حکوومەتی پارتیە خۆ حکوومەتی ئێمە نییە بە هەر حاڵ پارتی حاکمە ئەوە لە سنگۆ ڕادەوەستی وایان نا یعنی لە سنگۆ ڕادەوەست بەرهەڵ من نازانم بە ئەوە مەوزوع عشکێ نامێ بچمە ناو نقاشە بەس چۆن دەکرێت کەسێک ئەو هەموو خاوەنی ئەو ئەتەکێت هەبی لە ناو سوسیال میدیا پارتی بیهینی بە کەیف خۆی لە مەتاری ئەمریکا لە ناو زاخۆ بە کەیف خۆی بیسوڕێنی 100 کەس بەدووی بێ کە بە خۆت دەزانی چەند کەس لەو زاخۆی دەی درایان گیرە لەسەر ئەوەی ڕای جیای هەبووە ئەی چۆنە کە ئەوە هیچی لێ ناکرێ و ڕێزی دەگیرێ و بە کەیف خۆی دەسوڕێتەوە لەوێن دەڕات ئەوە دەکرێت کاک ڕزگار ئەوە سکانداڵێکی زۆر گەورەیە لە بۆ حکوومەت لە بۆ حیزب و دەبێ ئێمە هەمومان پێش بەو زمان پیسانە بگرین وایە نا ڕێنە دەین هەتا لە ناو سۆسیال میدیاش ئەوە بیتن بەڵێ کاکتۆ پەیامی جنابەت بە وازەحی گەهشت لە ئەوانیش بۆ ئەوەی دووبارە تاکی دەکەمەوە کە بابەتی شکایەتکردن پەیوەندی بە محکەمەوە هەیە ئەمە وەکی پارلەمانتار حەقی تەداخل لە کاری محکەمەمان نییە بە هیچ شێوەیەک وەلا پێڕووی ناوخۆی پارلەمانیش هاتووە و لە هەمان کاتیش بەڵام بە شێوەیەکی دیستی ئەگەر بێت و کەسێک شکایەتی لەسەر بیتن بە تاکید ئەم شکایەتە لە ڕێگای جەهەتی تەنفیزی و تەنفیزەکرێت کە شۆرتەیە و تبلیغ دەکرێتن ئەگەر ئەمری قەبزیشی هەبیتن خۆی ئیدارەکان دەبیت ملزم بن بە بڕیاری محکەمە چ من بەم جنابەت بیتنیان هەر کەسێکی تر بیتن و ئێستاش بۆ دەگیرێت یا ناگیریتن دووبارە تاکید دەکەمە چونە من جەهەتێکی تەنفیزی نیمە ناتوانم مەڵام من لەسەر ئەو بابەتە بدەمەوە بەڵام بە تاکید ئەم بابەتە لێرە کۆتایی پێناوێتن کاتەوانە و جنابی احتمالە چۆن ڕۆژنەماوانی و بەدووادا چۆن دەکە ڕەنگە لە من زووتریش وەڵامت بەدەست بکەویتەوە کە چۆنە بەس کاک ڕزگار دەزانیت من دەست خۆش سوپاس دەکەم بۆ ئەو جوابە بەڵام یەک شتەیە یعنی لە شوێ بووە یەکێک ئەمر قەبزی هەبی لە مەتار کە هەموو کە ناوی هەیە وایان نا دووبارەی دەکەینەوە جناب ئەنی عینی قەسەر ئەمە با دووبارە ناکەینەوە پەیامی جناب زۆر وازەح من لە برای خۆم تێگەشتم و وەڵامی منیش هەر ئەوەیە کە دووجار تاکیدم کراوە ئەنی لەمە زیاتر وەڵامێکی ترم بۆ برای خۆم پێی نییە باشە بەس ئەمن هەر وەکو ڕێی دەڵێم یعنی بەڕوا بکە شۆک دایگرتیمە کە کەسێک حکوومەتەکەی خۆی یعنی مەسەڵەن نییە حاکمە پۆلیسە شکایەتی لێ کردیە بەو هەموو سلسلە ئەمنیەت تێدەپەڕیتن و ڕێزی لێتە گیرێ و کەس نایگیری یعنی ئەوە زۆر ئابڕوچوونەشی گەورەیە
لە ڕووی قانونی لە ڕووی دادگایە و بێڕێزیە بە ئەوەی خۆتان کاتت ناگرم کاک ڕزگار زۆر سوپاس بۆ ئەو وەڵامەت سەر چاوی من